پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەم گەشتەی ئیسرا و میعراجی کرد و گەڕایە. پاشان پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم هەموو ساڵێکی کاتی حەجکردن ئەچوە لای وەفدی حاجیەکان و سەردانی خێوەتگاکانیەکردن و قسەی بۆکردن، بانگهێشتی ئیسلامەتیە کردن. ئەمە بانگهێشتی هۆزەکانە. هەروەها بەردەوامە چوە شوێنی قەرەباڵغ و کۆڕ و کۆمەڵەکانە لە بازاڕی عوکاز و مەجنە و زیلمەجاز و ئەوانە. بە خەڵکیە فەرموو خەڵکی نەبڵێن لا ئیلاهە ئیلا الله ئاسوودە ئەبن، بیڵێن با هەموو عەرەبتان بێتە بەردەست. بەڵام قوڕەیش نەک هەروەڵامی نەبوو، بەڵکو پێ بە پێ و شوێن بە شوێن بە دووی دادەڕۆشتن و لە هەموو کۆڕ و کۆمەڵێکا بە درۆیانە خستەوە بە تایبەتی مامی. بە خەڵکیانەوە گوێی لێ مەگرن، ئەمە لە دینی باب و باپیرانی خۆی هەڵگەڕاوەتەوە. چونکە قوڕەیشیش ناودار و دەسەڵاتدار بوو، کاریگەری لەسەر خەڵکی زۆر هەبوو، بۆیە کەسی وا بەدەم بانگەوازەکەی پێغەمبەرەوە صلی الله عەلەیهی وسەلەم نەئەهات. چونکە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ئەهاتە خێوەتگایەک و قسەی بۆ خەڵکەکە کردووی من محەممەدی کوڕی عەبدوڵڵام و پێغەمبەرم و خوای گەورە منی هەڵبژاردووە و وەحی بۆ ناردووم ئاەتانم بۆ هاتووە لە پڕیەکێکی قوڕیشە گەیشتە ئەوەوەی من فلانی کوڕی فلان و یەکێ لە سەردارانی قوڕیشم. ئەم کوڕەمان شێت بووە، ئەم کوڕەمان لە دین هەڵگەڕاوەتەوە، ئەم کوڕەمان دابوو نەریتی باب و باپیرانی خۆی واز لێ هێناوە، سحر تەسیری تێ کردووە، داماوە ئەوە تا ئەڵێ من بووم بە پێغەمبەر و شوێنم کەون. گوێی لێ مەگرن، ئێوە حەجی خۆتان بکەن و لات و عوزا بۆ ئێوە پیرۆسترە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵەوە شاکەوە ئیستیجابەی خەڵکی کەم بوو، بەڵام هەر سوور بوو لەسەرەوەی کە بانگەوازەکەی بگێن. ئەو سوودەی بوو کە سەرنجی هەموو عەرەبەکانی بۆ بانگەوازەکەی ڕاکێشا و عەلە لەقەل باس و خواسی دینی نوێ کەوتە دیوەخانی هەموو تیرە و هۆزەکانەوە کە لە کاتی حەجەکانیان ناکەوتنە باس و مقۆ یان ئەو کاتێک کە ئەگەڕانەوە ناو تیرە و هۆزەکانی خۆیان و بۆ یەکتریانە ژێڕایە بۆ ئەو کەسانی کە نەهاتبوونە حەج. لێرەوە بەیعەتی عەقەبە دەستی پێکرد.